دڵنیام ڕۆژێک لە دەستی دەدەی تۆش مرۆڤی تۆش لە خاڵێک دەیدۆڕێنی. ئەزەل گەر بەڕاستی دۆڕاندت قمارچی قەرز لە قەرزدار وەردەگرێت شەرمین. لەسەر ئەو تاکە خانووی کە حەسەن بەگرە دەستی ماوە تەواو کاکەمین شایدی کاگەمین کە هەرچی مڵک و ماڵی هەیە بیخەرە سەر حسابی من. بۆستە کاگەزەل ئەوە نابێت ئەتۆ نابێ هەوە بەجێم بێڵی. کاک حەسەن تەواو هیچت نەماوە تا یاری لەسەر بکەیت. ئامان هیچ شتێکت نەماوە. نەماوە گەراوە جێبێڵین ئێستا دەگری بەڵام دوای کێشەمان بۆ دروست دەکە ها جا چی بکەین دەکرێت بیکوشین. چیم لە خۆم بۆچی دوودڵمە بە شەرمین قەدا بێرمە کەوتم لەوێ بەجێ دەهێشت ناتوانم هیچ کەمتان نەز بدەم. دێوە مەزانی من لەوە تووڕە نیمە من لەوە تووڕم ئاوە لەو پیاوە کرد ئێستا شەر بەسە یەک پیان نایەتەوە. بەخێراتی بۆیە